استاذ قبل ديك جوده قدر تديش كوس فاست هذا قتاده حول دم دەنکەیە دەنگ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت سەبارەت بە ناوڕۆکی کۆبوونەوەی ئەمڕۆ حەزم کرد ڕوونکردنەوەیەک بەیەوەی بەڕێز بدەم. طبعا ئێمە 34 ئەندامی پەرلەمان لە مانگی 11 لە 20/11/2020 یاداشتێکمان پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد سەبارەت بە کێشەی منداڵان و هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت و خێزانەکانیان کە ژمارەیان نزیکەی 120,000 خێزانە لە کوردستانە واتە 120,000 هاوڵاتی و مناڵی خاوەن پێداویستی تایبەت هەیە. بەڕاستی کێشەیەکی گەورەیە پەیوەندیدارە بە بژێوی بە ژیان بە پەروەردە و خوێندن بە هەلی کار بە ژینگەی گونجاو بۆ ژیانی هاوڵاتی خاوەن پێداویستی و هەموو ئەوەی کە پەیوەندی بە ژیانێکی شایستەیە بۆ هاوڵاتیانی کە مەندام و خاوەن پێداویستی تایبەت. بە خۆشحاڵیەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان وەڵامیان داینەوە و داوای راپۆرتێکیان کرد. ئێمە لە 30/11/2020 راپۆرتێکی تێر و تەسەر لەسەر کێشەکان و دەستنیشانکردنی چارەسەر و پێشنیاری چارەسەریشمان ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد. ئەمڕۆ ئەم کۆبوونەوەیە لەو ڕوانگەیەوە ئەنجامەدرێ و کۆبوونەوەیکی گرنگە بە بڕوای من. ڕاستە کێشەی زۆر هەیە لە کوردستانە و ڕاستە دەستەی سەرۆکایەتی هێندێک جار وەکو پێویست وەڵامی بە تایبەت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن یا ناڕازیەکان ناداتەوە بۆ بەستنی کۆبوونەوەکان لە بوارە جیاجیەکانە، بەڵام ئەم کارەیان جێگەی دەستخۆشیە و هیوادارم هەموو پەرلەمانتارێک هەڵگری پەیامی هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان بێ لە چوارچێوەی دەرکردنی یاسا یاخود هەموارکردنەوەی یاسا و لە ڕێگەی لیژنەکانەوە ڕەچاوی مافەکانی خاوەن پێداویستی تایبەت بکرێ و خێزانەکانیان بکرێ و حکوومەتیش ئەنجومەنی وەزیران کە بەڕاستی ئەرکی گەورە ڕوبەڕووی حکوومەتە بێتەوە و بە تایبەت ئێستا بارودۆخی دارایی زۆر باشە و داهاتی هەرێمی کوردستان نزیکەی 1 تریلیۆن دینارە و ئەو کێشانەی کە هەن پارەی زۆر گەورەیان ناوێ و کێشەیەکی زۆر گەورە نین تاوەکو حکوومەت هەنگاویان بۆ نەهاوێ. کێشەکان طبعا من لە دەخاڵە پوختم کردوتەوە کە بڕگەی جیاجیان تایە، بەڵام بە کورتی ئاراستەی ئەوەی بەڕێزیانەکەم سەبارەت بە موچەی کەمەندامان پێشنیارمان کردووە. موچەی کەمەندامان کە لە ڕاستیە هاوکاریە بە پێی یاسا موچە نییە، نەبەسترێتەوە بە لیستی موچەوە و لە ڕۆژێکی دیاریکراوی هەر مانگێکا بەبێ دواکەوتن لە کاتی خۆیان بدرێ. خاڵێکی ترەوەیە کە 30,000 هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت زیاتر لە 8 ساڵە چاوەڕوانی ئەوەن کە موچەیان بۆ تەرخان بکرێت کە بڕەکەی 150,000. بەداخەوە حکوومەت تا ئێستا ئەم ئەرکەی جێبەجێ نەکردووە کە ئەمە ستەمێکە بەرامبەر بە هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت و خێزانەکانیان بە تێگەیشتنی ئەمە ئێستا ئیتر کاتی ئەوە نەماوە لەوە زیاتر ئەو داوای دوا بخرێ و چاوەڕوانیمان ئەوەیە ئەنجومەنی وەزیران بە زوویی و لە ڕوانگەی داهاتی هەرێمی کوردستانەوە ئەم بڕیارە بدا و موچە بۆ ئەو هاوڵاتیانە تەرخانکە. سەبارەت بە شوێنی نیشتەجێبوون و یەکەی نیشتەجێبوون طبعا ئێوە ئەزانن ئەگەر هاوڵاتیەکی خاوەن پێداویستی تایبەت لەسەر عەرەبانە بێ شوێنێکی ئەوێ لە ڕەمپا سەرکەوێ و لە ژوورەکانەوە تەوالێت و WC و ئەو شتانەی پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوەیە تایبەتە. هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت خێزانی خاوەن پێداویستی تایبەت ناتوانێت کرێکی بێ هەر ڕۆژێ لە شوێنێک بەم جۆرە بژی. ئێمە پێشنیارمان کردووە و حکوومەت لە یەکەکانی نیشتەجێبوون بە تایبەت ئەوانەی بۆ هەژارەکان دروست کراوە و زەوی تایبەت بدرێ بە خێزانەکانی خاوەن پێداویستی تایبەت بۆی هیچ کەسێک بە کرێچێتی نەمێنێتەوە. سەبارەت بە چارەسەری تەندروستی ئێوە ئەزانن کە هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت ژمارەیەکیان چارەسەری تەندروستی ڕۆژانەیان ئەوێ و مانگانەیان ئەوێ و بەردەوام تێچوو خەرجیان هەیە. داوامان کردووە وەزارەتی تەندروستی ئەم چارەسانە بە بەرامبەر بگرێتە ئەستۆوە لە ڕێگەی سیستەم و ڕێنماییەکشەوە کەرتی تایبەت لە بواری تەندروستی پابند کا بە داشکاندن یاخود بێ بەرامبەر کارکردن بۆ هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت. سەبارەت بە پەروەردە و ڕاهێنان بەڕاستی لێرە نەقسێکی زۆر گەورە هەیە بە تایبەت پەیوەندیدار بە مناڵانی ئۆتیزم و شەلەل دەماغ کە سەنتەرەکان لە هەرێمی کوردستانە زۆر خراپن یا نین یا زۆر خراپن، تەنها هەبن لە سەنتەری شارە گەورەکانی هەولێر و سلێمانی و دهۆکا هەن ئەویش بە ئاستێکی زۆر خراپ. بۆیە داوامان کردو حکوومەت دەرکی خۆی بەرامبەر بە مناڵانی ئۆتیزم شەلەل دەماغ جێبەجێ بکە بە تایبەت کە ئەوە نزیکەی 2 ساڵە هەردوو زانکۆی سلێمانی و سەلاحەدین دەرچووی پەروەردەی تایبەتیانەیە واتە ئێمە کادری شایستەمان هەیە ڕاهێنرا و شارەزا و کرێ بە گرێبەست یاخود بە هەمیشەیی دابمەزرێن بۆ ئەو سەنتەرانە. و سەبارەت بە هەلی کار ئەگەر هاوڵاتێکی خاوەن پێداویستی تایبەت دەستێکی نییە چاوێکی نییە قاچێکی نییە مانای ئەوە نییە توانای لەدەستدا و ناتوانێت کار بکە. ئەگەر حکوومەت ڕێژەی لە ساڵ 5 هەموو دامەزراندنێک کە بەداخەوە ئێمە تێبینیمان کردووە لە 3-4 ساڵی ڕابردووە
هەر دامەزراندنێک لە کەرتی گشتی کرابێ ئەم ڕێژەیە ڕەچاو نەکرا بۆ کەمەندامان بە پێی یاسا ئەبێ پابند بێ بە ڕێژەی لە ساڵ 5 و ئەبێ هانی کەرتی تایبەتیش بدا بۆ دۆزینەوەی هەلیکار بۆ گەنجان و هاوڵاتیانی خاوەن تایبەت بۆی بەشێک بن لە پرۆسەی وەبەرهێنان لە وڵاتە و زۆر خاڵی کەشمان ئاماژە پیاوە کە ئومێدەوارم لەم دانیشتەی پەرلەمانە کە بە ئامادەبوونی بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی بەڕێوەچێ حکوومەت ئەرکەکانی خۆی باشتر بزانێ و جێبەجێیان کە بە تایبەت کە ئێستا دۆخی دارایی باشە و من خەمڵاندومە ئەو بەهەدەردانەی ئەو قاچاقچێتیەی لە سنوورەکان هەیە ساڵانە 2 ملیار دۆلار زیان بە هەرێمی کوردستان ئەگەیەنێ